سلااو ئەم جارێکادی بدیدارەوە شاد بین تەماشەوانین کورد کونەکشن لێرە لە واشنتن ji dengê Amerîka û temaşevanên kanalê NRT ez dexîlê şemo. Ez jî Sîrwan Quço bi xêrhatina we dikin di bernama îro de dawîtirîn peyamên şerê Kurdan û Daeş. Çima misilmanên welatên Rojava tevlî Daeş dibin. Dilşad Osman çalakvanê Kurd mêvanê bernameyê ye. Lê di destpêkê de em bizanin çi li cîhanê dibe. Serokê Emerîkî Barack Obama û qomandarên leşkerê Emerîkî û karbidestên berevaniyê ji welatên biyanî kom dibin ji bo gotûbêjkirina bizavên hevbendiya wan ya şerê milîtanên Dewleta İslamî li Iraq û Sûriya. Raporên medya li Tirkiye radigihînin ku firokên şer yên hikûmetê êrîş birine ser şervanên Partiya Karkerên Kurdistanê PKK li başûr Rojhilatê Tirkiyeyê. Ev yekemîn operasyona asmanî ya hikûmetê ye ji dema gotûbêjên aştiyê berî 2 salan dest pê kirine. Îranê îro sêşemê gerek neh ya danûstandinên navokî digel Amerîka û Ewropiyan dest pê dike ev yektê li demekî ku baweriyek neh li cem serokê Îranê Hesan Ruhanî peyda bûye ku rêkeftinek dikare li mehabê were Pêkînan. Rêxistina Saxlamiya Cîhanî WHO dibêje jimara haletên vîrusa Îbola li Rojavayê Afrikayê nedurist e û dibe ku jimara durist bi 2 qatan ji jimara fermî zêdetir be. Silavên dubare karbidest lê Iraqê dibêjin hêrîjberekî xwekuj otomobîla xwe ajot navxaleka pişkinîna polîsan li rendeka Kazimiya ya Bexdayê di encam de bi dehan kesan hatine kuştin û birîndarkirin. Salahê Pîrotî ev raport amade kiriye. سەرۆک ئۆباما و فەرماندەرانی باڵای لەشکری ئەمڕۆ سێشەممە لەگەڵ سەرۆکانی بەرگری وڵاتانی بیانی کۆ دەبنەوە بۆ ئەوەی تاوتۆی هاوڵەکانی هاوپەیمانان بۆ شەڕ لە دژی میلیتانەکانی داعش لە عێراق و سووریا بکەن. وتەبێژێکی ژێنرال مارتین دێمسی سەرۆکی ستونەکانی هاوبەشی لەشکری ئەمریکا کوتی ئەو توێژانە ئاستەنگەکانی کردار و دید و بۆچوون سەبارەت بە ڕێگای چوونە پێش دەگرنە بەر. نوێنەرانی نزیکەی 20 وڵاتانی جیهان لە نێویاندا تورکیا چاوەڕوانی دەکرێت لەو کۆبوونەوەیەدا بەشداری بکەن. شەڕ لە کۆبانی هێشتاش هەر لە ئارادایە سەرڕای زیاتر لە 2 حوتو هێرشەکانی ئاسمانی بەڕێبەری ئەمریکا درێژەی هەبووە. نیگەرانیشی هێناوەتە گۆڕە کە داخوا هەڵمەتی ئاسمانی بەڕادەیەکی پێویستە کە گروپی توندڕەوی داعش لاواز بکات و سەرنجام لە ناوی بەرێت. ڕێکخراوی چاودێری بەسەر مافەکانی مرۆڤی سووریا کوتی لانیکەم 4 هێرشی ئاسمانی لەوە تا ڕۆژی دووشەممە شەو بۆ سەر سەنگەر و شوێنەکانی دەوڵەتی ئیسلامی عێراق و شام بەڕێوە چوونە. شەڕ لە کۆبانی و دەروبەر وای کردووە زیاتر لە 200,000 کەس بۆ تورکیا بچن و زیاتر لە 500 کەسی ژیانیان لەدەست داوە کە شەڕەوانانی هەردوولا دەگرنەوە. کاربەدەستێکی پۆلیسی عێراق دەڵێت تەقێنەرێک بە ئۆتۆمبیلێکی بۆمکرا و خۆی بەنێو خاڵێکی پشکنین لە باکووری بەغدادا کرد لانی کەم 9 کەسی کوشت کە لە نێویاندا مەدەنیشی لەگەڵن. هێرشەکە ڕۆژی سێشەممە لە گەڕەکی کازمیەی بە زۆری نەشیعی بەغدا ڕوویدا. کاربەدەستەکە دەڵێت لانی کەم 6 ئەفسەری پۆلیس لە نێو کوژراوەکاندان و 35 کەسی دیکەش بریندار بوونە. کاربەدەستانی نەخۆشخانە پژڕاستی کوژرا و بریندارانیان کرد. چەندین هێرش لە گەڕەکەکانی بە زۆری نەشیعە لە بەغدا دووشەممە 44 کەسی کوشت. کۆمەڵێکی زۆر لە خەڵک ڕۆژ سێشەممە لە شاری سروت لە تورکیا لە ڕێوڕسمی ناشتنی 4 شەڕەوانی کچە کوردی سربەهێزی پارێزگاری ژناندا بەشداریان کرد کە لە شەڕەکانی ئەم دوانە لەگەڵ میلیتانەکانی دەوڵەتی ئیسلامی عێراق و شام لە کوبانیدا کوژرابوون. سەدان کەس لە بەشداران ئاڵای یەکەکانی پاراستنی گەلیان پێبوو دروشمی ئەردۆغانی مرۆڤ کوش بە زمانی تورکی و هەروەها دروشمی بژی یەپەکەیان بە زمانی کوردی دەدا. ئەڤ راپۆرتە کەفکارێمە سەلاحی پیرۆتی بوو لەسەر ڕەوشە داوی و شەڕێ ناوبەرە کوردان و داعش دەخیل تەقین لە بەغدا وەکو مەد راپۆرتێکی دیت چێ دەبە و لەگۆ راپۆرت دەبێژن داعش هەر نێزیکی باژێر دەبە. هەلبەت ئەڤ یەک دەدەمێکێ دەتێک و شەڕ ناوبەرە کورد و داعشدا لە کۆبانی هەر بەردەوامە. لە دەوروبەرێن ڕەمادیژی دیسان لەڤین هەیە لە بەغدایژی راپۆرت هەنێک و داعش دەوێ شەڕ بکەن لەوان جیهان. سیروان گوتارێکە سەرنجڕاکیش واشنتن پۆست ئیرۆ هاتیە وەشاندن من گەڵێک خواست ئەسرنجی بێخمە سەروێناک و ئەوژی نویسینەکە واڵتەر پینسا دەبێژە ئەف شەڕە نەیاریە ڤیدیۆ یاکو توزانی ئەمریکی ناودارن و گەلێک بەرێ خودن تەماشەکردنا یاریین ڤیدیۆی و یاریین شەڕ دەبێت داویجا ئەف دەبێژەک و ئەف شەڕەکە دەبێ ئەمریکی باش هێزراخواتی دابکن لەشکری ئەمریکی کەتیەیە ئەو دەبێژەک و
دەبێ ئەمژی تێبگەن و داعش نا ڕێخسێکە وەسا بساناهیەک و وەسا تێبگەهل دەمەکی و ئەم دەبێژن پەرێمەنینە یان پەریمەکێ مەژبۆوی شەڕی یان بەحسی هەندێک شیانن ئەمریکایان شیانن هەفپەیمانە بکن ئەو وەسا بساناهی خۆڤەکێشن ئەفشەر دەهان هەزار لەشکری ئەمریکی ژیانەوان دکە دێخەتەریەدا بەڵکو وڵاتین دیژی بەشدار دەبن والتر دەبێژە و دەبێ ئەم ji penda 13 salên şer yani ji 13 salên şer penda wergirin ku divê ev komelên weka dewletîl İslamiyan ISIS Daesh tên jinabirin bi hêzên xwecihî bi xelkê ku şarezayê erdê wê deverîne xelkê kulturî wê deverê dinasin xelkê ku eşîretên wê deverê hevdû naz dikin دیسانتی بحثی مثلا امکانه یان بیروکای یان هزار دانانا هریما بشر لنبرا ترکی و سوری دا یعنی سوری ترکی و سوریا دا او وصادی بیجا دوی کی یعنی بدهان هزار خلق دوی سرباز دوی نیانجی کارمند دوی نسر اردی کاری بکن اگر امریکا نبا کی دی کاروان وان خلقا بردز بکو و بینا پیش اگر امریکا جی بکا دوی بریارک کنگرسی یان رازی بونا کنگرسی لسر هبا بله دخیل تزانه اف بیر و نرین هلبت لواشنطن جالیه گلک روزنامه‌وان و نویسکار و شروعکارین سیاسی تیگوتن دبیجن دوی هفپارین خوجهی لوان ولاتن چل سوریه و چل عراقی و چل دوی دن کونه کوکیلی هبه ورم پیدا کردن جبر گوکو تجی گوکو نویسکار جید و گوتاره دگوتیه اوانا بهتر به جغرافیا و کلتورا هرم زانن بهتر به او دینامیکی سیاسی زانن گلک جارا میناکا کردات کرد شوا دکارن ببن هفکار و شریک به امریکا دشر داعش یکو امریکا دبیجه شرکی دم دریجه والتر کو یک شارەزایین سیاسەتیە لە ئەمریکا و گەلک باوەری بێگوتنی توی هەیە راپۆرتاوی یانجی وتاراوی گەلکە درێژە بۆ نمونە بەحسین دیکە و لە دەمێک و کەمپێنە فڕۆکان دژی داعش لە عێراقی دەستپێکری ڕۆژێ 7 ملیۆن و 500 هزار دلار خەرجیاوێ بوو سووریا کە سەر نەها ڕۆژێ 10 ملیۆن دلار تێخەرجکردن لە داوی ئەو وەسادی بێژە و خەماوی خەماوالتر ئەوە ئەگەر ئەف یاریە ڤیددیۆیەک و ئەو وەسادی بێژە نەیاریە ڤیددیۆ لێ ئەگەر یاریە ڤیددیۆ و ئەمریکی وەساتی بگەن یاریەکە ڤیددیۆیە درێژ بوو و سەرکەتن ئەمریکا سەرکەتن تێدانێنا خەڵکی ئەمریکا لەڤر لە واشنگتن وێ خوا جبر ویریاری دور بنوی خو دور بيخونو تماشا ناكن ايزي بله دخيل اف يعني اف گوتن تين كرن لدمك يكو نها ريبرن كردن سوريا هردو انجمن كرد لسوريا لقال سروك هريما كردستاني مسعود برزاني لباجار لباريزغها دهوك كومبون جبو روشا داوي گوتو بيج بكن يكيتي هلوستا كرد يبگشتي همبر گفيا داعش گوتو بيج بكن تا هفبينك في درباري ده هي بالي بري بحث هفبيني بكن سيوان يعني هركس هي فيديكا كومبونا يعني دهوكن هاتي كرن دني برا سلوكي هريمي وبريز مسلم دا وديارا كاربدسين دين بارتيين سياسيين ان كردان سوريا جيتي كرن انجامي بقها يعني ريكتنا كيكو بكاربن هفكاري بكن دوارين سياسي دا دبلوماسي دا لشكري دا الاليكاريا هافدون دا جبو بكارن شري داعش بدومينن بل سيروان وكوتو زاني من دقال يكج شارزاين جيوبوليتيك روشلاتا ناوین دکتر محمد صلاح زاده کرد یا من پیشی بسیار جی کرد دوی کرد چی بکن هتا دوی شریدا سرکتی بن ام گوی خوب بدن برس بینوی بله دیاره اما دو بواری هی کم بواری تئوری و بواری پرکتیکی لبواری تئوری دا کرداری دا سرجم گلی کردیەکی گرتووە چۆن مەسەلەن ئێستا لە ڕۆژاوای کوردستان هێزەکانی یەپەژە و یەپەگا لە باشووری کوردستان سرجم هێزەکانی پێشمەرگە لە جلەولا و خانەقینەوە تاک و کۆبانی لێک جبهەدان و لێک بەرەدا شەڕی گروپە تەرۆریستەکان دەکەن بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان کە هەموو مەحدودیەتەی جمهوری ئیسلامی ئێران هەیە خەڵک هاتۆتە سەر شەقامەکان بۆ دیفاع لە شنگال و کۆبانی لە باکووری کوردستانیش خەڵک پراکتیکی لەباری کردداریەوە لەسەر شەقامن واتە ئەوە بەشێک بەشی دووەم سەرجەم حیزبەکانی هەموو بەشەکانی کوردستان یەک بیر و یەک فکرەوە پشتگیری و هاریکاری ئەو خەباتەن کە بەرەی ڕزگاری خوازی کوردی لە هەموو بەشەکاندا دژی ترۆر دەستی پێکردووە بەس باری تئۆری دەمێنێتەوە ئەویش کەوتۆتە سەر پەکەکە و هێزەکانی نزیک لەو پارتی دیموکراتی کوردستان و هێزەکانی نزیک لەو ئەویش ئەوەیە کە ئەمڕۆکانە ساڵح مسلم چۆتە باشووری کوردستان و
بەڵێن وایە لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە بێکەوە بتوانن لەباری تئۆریشدا پەیماننامەیەک ئیمزاکەن کە بتوانن لێک بەرەی لەبەرەی جیهانی دژی ترۆردا. بەڵێ کەواتە جنابەت لەو باوەڕەدای کە ئەگەر هات و هێزە کوردیەکان توانیان بگەنە ڕێکەوتنێکیان هاوکاری یەکتر بکەن ئەتوانن ببن بەشێک لە هاوپەیمانی دژی داعش. بەڵێ دیارە ئەمەش بەشێکی تری هەیە لەباری جیهانیەوە لەباری کردداریەوە پراکتیکەوە سرجەم هێزەکانی هەم ڕۆژاوای کوردستان و هەم باشووری کوردستان لە بەرەی دژە داحشدان یعنی لە بەرەی ئەم ئەلیانسە جیهانیەدان کە شەڕی داحش دەکەن بەڵام ئەو بەرەی ئەلیانسی جیهانیش بە هێزەکانی ناتۆی تێدایە و تورکیا ڕێگرە لەوەی کە ڕۆژاوای کوردستان بەڕسمی بناسرێ وەکو هاریکارێکی ئەو ئەلیانسە جیهانیە دژی ترۆر خۆشی نەهاتۆتە نێو ئەلیانسەکەیەوە ینی ترس لە کورد ئەمەی وای لێ کردووە ئەگینا باشووری کوردستان بە شێوەیەکی ڕسمی لەم ئەلیانسەدا و چەک و چۆڵ و تەقەمەنی سەرجەم وڵاتانیشی پێگەیشتەوە هەم لەباری ماڵیەوە هەم لەباری ئێکۆنۆمی و هەم لەباری دیپلۆماسیەوە ساپۆرت دەکرێ و هاریکاری دەکرێت بەڵام ئەوە دەست بۆ ڕۆژاوای کوردستان کەمە کە هیوادارم بە لە ئەگەری ڕێککەوتنێک لەگەڵ باشووری کوردستان و گۆڕینی بیرروڕای گشتی لە جیهاندا چون مەسلەی کۆبانی و بەرگری شەڕوانانی کورد بۆتە پرسی سەرەکی و ینی باسی سەرەکی سەرجەم تانکەکان و ناوەندە دیپلۆماسیەکان و میدیاکانی جیهان بۆ وێوەی ئیمکانی هێوەش هەیە کە تورکیا نەتوانێت زیاتر زەخت کاتە سەر وڵاتان و بەرەی ڕۆژاوای کوردستانیش یەپەژە و یەپەگەش بتوانن لە هاریکاری چەک و چۆڵ و دیپلۆماسی جیهانی کەڵک وەربگرن چۆنەوەی کە لە پراکتیکدا لە بەرەی دژە تیرۆرن لەباری تئۆری و دیپلۆماسی دەرەوەشدا کەونە و ئەلیانسەوە. باشە تورکیا بۆ ئەو هەموو فشارە جیهانیە لەسرە تا ئێستاش نەیتوانیوە یان حەزی نەکردووانە یان نەبووە بەشێک لەو شەڕەدا. دیارە دوو بۆچوون هەیە تینکتانکەکان ئێستا زۆر لەسەرمە دەکۆڵنەوە و راپۆرتە شارەوەکانی دیپلۆماسیژەواڵن تورکیا مەبەستیەوە بوو کە داعش مەزانیمان تا نزیک بەغدا ڕۆی پێشدا مووسڵی داگیر کرد بەڵام کە هەرێمی کوردستان ویستیان خوا سربەخۆی ڕابگەن و دۆزی کورد زیاتر بە جیهانی بوو پشتیوانی ئیسرائیل و وڵاتانی تری تێگەوت زۆر لایەن بیر لەوە ئەکەنەوە کە داعش چون ئاکەپای تورکی ساپۆرتێکی زۆری کردووە حتا جۆن بایدنیش دانی بەمەداناوە یعنی سەرجەمی هاریکاریەکان چۆ بۆ هێزە توند ڕەوانە وای کرد لە ترسەوەی کە باشووری کوردستان سربەخۆ بێ و تەسیر بکاتە سەر باکووری کوردستان وەکو ئەڵێن زەختی کرد لە ئەلیانسی سونی لە ناوچەکەدا کە داعش وەک ئەڵێ فەرمانی خۆی یاخود سوکانی خۆی 180 دەرەجە بگۆڕێتەوە بەرەو باشووری کوردستان و شنگال و دەوروبەر و تانیزی داگیر بکات تانیزی هەولێریش بێت هەر بۆیش ترس لەوەی کە ڕۆژاوای کوردستان دفاکتۆ ببێ و ئەو بەرخۆدانێت جیهانی کۆبانی کە جیهانی بووە دوای لینینگراد و ئەوانە ئێستا بۆتە سەرتیتی ڕۆژنامەکان تایبەتی خەباتی ژنان لە ترسی ئەوەی کە ئەم ناوچەیە دفاکتۆیە جیهانی ببێ و کەواک ناسراوە دانی جیهانیشی پێدا بندرێ و تەسیر بکاتە سەر باکووری کوردستان و مەجبور بێت تورکیا دان بە هەرێمێکی ئۆتۆنۆمیک بۆ کورداندانێ ئەمەیە دژایەتیەکە و تا ئێستاش هەوڵی داوە دژایەتی باشە ئەوەی کە بەڕێز و جالان سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان ئۆلتیماتۆمی داوە بە تورکیا کە تاکو 15 مانگ یعنی دوو ڕۆژی تر ئەگەر تورکیا نەیەتە سەرخەت و هاریکاری کۆبانی نەکا و هەوڵی زیاتردا بۆ تێکەکانی کۆبانی ئیتر شەڕ دەست پێکاتەوە لە تورکیا ئەمجارە شەڕێکی بە شێوەیەکی نوێتر و من لەو بڕوایادام تورکیا نایهوێت ئابووری تورکیا تێکچێ نایهوێت کەنایی و ئەمنیەتی تورکیا تێکچێ. دکتۆر با بگەڕێمەوە پرسیاری یەکەم بەڵام بە شێوەیەکی تر جەنابەت پێت وایە ئۆمید هەیە کە هێزە کوردیەکان یەک بگرن بۆ شەڕی داعش و کۆمەڵانی دیکەی جیهادیست؟ دیارە ئەمەش ئەگەر زەختی وڵاتانی دەوروبەر نەبێ بەڵام ئەگەر ڕقابەتی کورسی ئەمە نەبێ ڕقابەتی کورسی تاو وەیتر ئەمانەی هێزەکانی نزیک لە پارتی دیموکراتی کوردستانی عێراق نزیک بارزانی کە بیرۆکەی نزیک ئەویانەیە کە لە هەولێر دانیشتون و هێندێکیان لە تورکیان ئەمانە ئەگەر تورکیا زەخت نەکا من لەو بڕواایە دامچون هێزی پێشمەرگە لە باشوور و هێزی گەریلابەیەکەوە هاوکاری یەکەم دژی داعش لە شنگال لە دەوروبەر لە هەموو بەشەکان و هێزی بە ڕۆژاوا ینی هێزەکانی یەپەژە و یەپەگای ئیسپاتیان کردو بۆ جیهان کە دژی ترۆری سەرەکی وەستاونەوە و بوونە بەرەی پێشی شەڕ ئەوانە ئەگەر ئەمانە مەجبوری کەن سەرۆکایەتی هەرێم تایبەتی پارتی دیموکراتی کوردستان مەجبور بێ هەنگاو بنێ ئەگەر ترسی
تورکیای نەبێ من هیوادارم ئەم ترسەی نەبێت چون ئەگەر مەسلەی ئیکۆنۆمی باشووری کوردستانی لەگەڵ باکووری لەگەڵ تورکیا گرێدرابێ ئەگەر شەڕ دەست پێ بکاتەوە سەرجەم لولەکانی بردننی غاز و هینی سروشتیش دەکەوێنە خەتەرەوە ینی ئیکۆنۆمی باشووری کوردستانی لەگەڵ تورکیادا ئەکەوێتە خەتەرەوە ئەو گرێبەستە 50 ساڵەیەکەوێتە خەتەرەوە بۆیە من ئەڵەن زەختی گشتی هەیە لە نێو باشووری کوردستاندا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا لە کوردی دیاسپۆرادا بەوەی کە ئەم پەیوەندیە خورتتر بکرێ و چوونی ساڵح مسلیم سەرۆکی پێدەش بۆ باشووری کوردستان و وەکو لە مدیاکاندا دابسترێ هیوایەک هەیە کە ئەمانە بگەنە ئەنجام بەڵام تا ئێستا لەباری تئۆریدا ینی پەیوەندەکەی پارتی کرێکارانی کوردستان و پەیەدە و پارتی دیموکراتی کوردستان چون لەباری پراکتیکدا دەبێت دەواازەی سێماڵکا بکرێتەوە و چەک و چۆڕ ڕەوانە بکرێ و کارەکان زیاتر بە دیپلۆماسی بکرێ کە بە بڕوای من شتێکی عاقڵانە ئەبێ ئەگینا ئەم ترسی داعش هەمیشە هەر ئەبێ ترسی داعش و بەحسی توندڕەوەکان ئێمە جیرانی عەرەبین ئاڵوگۆڕش بێتەکە حکوومەتەکانیش بگۆڕن ئەو ترسە هەر دەبێ ئەگەر هێزی کوردیەک بگرێت چۆن توانیویانە ئێستا بەرگری بکەن و هەوڵ بۆ گرتنەوەی شنگال دەدرێ بەهای یارمەتی هێزەکانی ڕۆژاوای کوردستان وەتوانیان بە یارمەتی هەموو بەشەکانی کوردستان بەر لە جێنۆسایدێکی گەورە بگرن هەرچەند خەڵکی ئێزدیێمە زۆر قەتڵ عامکران و زۆر 74 فەرمانە بەسەریاندا تێپەڕی من هیوادارم ئەگەر ئەم یەکگرتنە بێتەکایەوە شتیوە کەمتر ڕوودەدا و دەتوانن ببنە لەمپەرێک لە بەرابەر سەرجەم داگیرکرا اف هفبینک تایبەت بووە کو هەفکاری من دەخیلی شەمو لەگەل دکتۆر محەممەد صالح زادا پێکانی کۆ بخۆژی شارەزای جیۆسیاسیە لە ڕۆژهڵاتە ناوین کۆ لە وڵاتی فنلندا دمینە ئەم جارێک دن و ئاگاهدار دکن کۆ ئەف هەفپەیڤین بەری هەفدیتنا ناوبەرا سەرۆکی پارتیا یەکێتیا دموکراتیک پەیەدە و ڕێبەرێن دن یەن کوردên سووریە لەگەل سەرۆکی هەرێما کوردستانی مەسعود بارزانی پێک هاتبوو. بالي سیروان کێشەیەک دی هەیەیان بابەتێک دیە جامتە راپۆرتێک لەسەری ئامادەکردی ئەوژی چما مسلمانین کو لە وڵاتین دی لە وڵاتی ڕۆژئاوا دژین تەڤلی داعش دبن بەێ شخواف بابەتێک و تایبەت لە وڵاتین ڕۆژاوان کۆل ئەوروپا و ئەمریکا تێ گفتوگۆکردن بە تایبەت پشتی کۆ ژمارە گەلێکی بترسناک دەردەکەون بەری چەند ڕۆژە کۆمیسیۆنا دژی تەرۆرە یەکیتیا ئەوروپا هەندێک ژمارە نو دەرخستن گوتن بێتری 3000 هاوڵاتیان ئەوروپی نوها لە سووریە شار دەکەن بێتری تاڤاهیا وڵاتان هەلبەت ژمار گەلێکی مەزنترش بێنە ئەو دەبێژە لەگۆ راپۆر دەبێژە 705 کەس لە رووسیا و کۆمارێ نوێنە یەن یەکیتیا سۆڤێتی 705 کەس چەکدار ژوور هاتنە دناوبەرا 500 چەکداریش فەرەنسا بتەنێ هاتنە ji بریتانیا navbera 400 kesî hatiye ji welatên mayî jimara mayî heta 3000 mane helbet Almanya jî yekişwanaya û Amerîka jî her çend jimara xelkîn Amerîka jimarîn ku cuda cuda dibêjin sadin yan kêmtirin bitirin hikûmet tişkî dibêje û medya tişkîdin dibêje lê kêşeya gelek mezin ji bo Amerîkiyan Amerîkî gelek di xemavê de ne mesela hindî ku xelkek ji vir here li welatekî wekî Sûriya yan li welatekî dî fêr ba li ser karên teroristî sibahî eger hat Amerîka wê çi kiryarên xirab bike di nav welada îca ji ber wî jî ev kêşeya gelek mezina sîrwan etzanim te raportek ئامادەکریا لە کۆنگرسی ئەمریکی بەریدەمێکی پانێلێک هەبوو لەسەر vênە یەکیشی شارەزایان لەیەکی شارەزان بتایبەت بەحسی هەندێک دیکرد چما ئەگەرین وێ چنە ئەو دچن تەڤلی داعش دبن و بینێژی دۆژی دیگەل شارەزایەکی ئەمریکی بە ئەسڵ سووری دیسان لەسەر مەسەلین وێنا ئەبجا گەلو چما مسلمانین کو لە جیهانا پێشکەتی مازن دبن و پەروەەردە دبن دیگەهنا داعش و خوا دێخن خەتەری و ددن بەر کوشتن لە وڵاتین ڕۆژهەڵات کو پتری تند و تیژی لێ دەقەومن ئەم هیوی دیکن دەوێ راپۆرتێدا ئەم بەرسڤێکی بزانن راپۆرتە هەفکار سیروان قەچوو هەفتەیە بووری وڵاتیەکی ئەمریکیە 19 ساڵی لە فرۆکخانەیە باژارە شیکاگۆ هاتە گرتن بەری کۆ دەرباسی فرۆکەیە کۆ بەرێ خواددا تورکیە ببە لە سەڵاتدارێن ئەمریکی دەبێژن وڵاتیە ئەمریکی برەگەز مسلمان هەوڵ ددا خۆ ببهینە تورکیە دا کۆ ژوور دەرباسی سووریە ببە و تەڤلی ڕێخستنە تەرۆریست یا دەوڵەتە ئەسلامی ئانکۆ داعش ببە ئەڤ نەجارایەکەیە کۆ کەسێکی ئەمریکی دچە سووریە دا کۆ لەگەر ڕێخستنێن توندرێ جیهادێ بکردن
ji dema ku Daeş hatiye holê gelek gencên Misilman li Amerîka tevlî refê wê bûne û li gorî raportên zanyarî yên hikûmeta Amerîkî di din xuyakirin dora 15 welatiyên Amerîkî tevlî Daeş li Sûriyê bûne. Derketina diyardeya Daeş û belavbûna dengê wê ne tenê li nav Misilmanên Rojhilata Navîn û derdora wê belav bûye, lêbelê li gelek deverên din yên cîhanê wekû Ewropa û Amerîka. Bi sedan çekdarên vê rêxistinê ji Ewropa jî hatine nav. Pispor dibêjin, Daeş nema tenê wekû diyarde ye, lêbelê ew bûye rastiyek di nav Misilmanan de. Lê sedim çi ye ku ev rêxistina radîkal di demeke gelekî Kurd de karî bû bala Misilmanan li seranserî cîhanê bikişîne. Hefteya borî, panelek li ser vê babetê li Kongresa Amerîka hate li darxistin. Jimareke pispor têde bejdar bûn. Yek ji wan kesên bejdar Harris Tarin bû ku bi xwe jî rêveberê ofîsa Washington ya civata karûbarên giştî ya Misilmanan e. ISIL has captured the imagination of the individuals. Daeş bala wan kesa kişandiye ku ji berî na hizr û ramanên radîkal li ceman hebûn. Ew ji rekestinên dî wekû El-Qaîda û Taliban bihêztir û zîrektir bûn di mesela helgirtina peyama wan. The Taliban, other groups who have tried to get people to take on their message, but have not been as successful as ISIL. Propagandaya ku Daeş bi kar tîne hêsane û zû ji aliyê Misilmanan ve daxwazên wan tên hembêzkirin. Ji bo ewên ku li derveyî welatên Misilman dijîn bi aliyê xwe vibîne, Daeş ji wan re dide xuyakirin ku hikûmetên welatên ew lê dijîn wan tepeser dikin û wekheviyê derheqê wan nakin. Lewra ew ji gelek mafên xwe yên sivîl bêparin. Ev teorî bi lez li nav civakên Misilman li Ewropa û Amerîka tê kirîn. Lênerînek din heye dibêje, divê Daeş pêşî duwarê leşkerî de were têkbirin û şikandin da ku li ber çavên Misilmanan lawaz bibe û paşê divê bi pirsgirêka belavbûna îdeolojiya wê were danûstandin. Şîrovekarê siyasî Ahad li Hindî li gel rêxistina movements.org kar dike. Ew dibêje, li vê dema ku Amerîka leşkerên xwe naşîne Iraq û Sûriyê, pêwîst e Amerîka û civaka navneteweyî hevpar û hevalbendan li nav Sûriyê bibînin da ku bi zanebûn şerê Daeş were kirin. Ez bawer dikim pêwîst e Amerîka li gel grûpên nermereyên serhildêr kar bike, an ku kesên wekû pêşmergeyên Kurdistanê wan diyar kir ku bi Amerîkiyan re dilsozin û baş amade neşer bikin. Hinek hêmanên opozisyona Sûrî hene, ez bawer dikim divê li gel pêşmerge û Amerîka hevpeymanekê damezirînin da ku bi kargirî şerê Daeş bikin. Mesele ne ew ku Daeş tenê metirsiye wekû şaxek ji tundrêbûna radîkala İslamî. Ji bilî wê, bi taybet li Sûriyê gelek rêxistinên din yên xwedî heman îdeolojiya İslamî hatine holê, wekû Ehrar Şam, Cebhat Nusra û bi dehan komên din yên ku di van 3 salên dawî de ji ber krîza Sûriyê hatine damezrandin. Îdeolojiya Daeş ne tiştekî nû ye. Em hemî dizanin ku beşek ji civaka Misilman hîn baweriya xwe bi cîhadê tîne, an ku şerê gawiran. Têgihiştina wan ji Qur'anê re cuda ye. Vêca Daeş bi pere û alavên xwe ya ragihandinê dikarîbû gelek xelkan li ser vê bingehê bi alî xwe de bînin. Hinek pispor wekû Harris Tarin dibêjin ku têkbirina Daeş ne tenê bi şêweyên leşkerî çêdibe, lêbelê bi programeke birfireh ku tê de li gel hemû aliyên vê problemê werin danûstandin. The UN took a positive step. Netewên êgirtî heftiya borî gaveka erênî avê dema biryarek pesend kir û têda bû cara êkê got rêprîbûna radîkalbûna tundrê pêdivî bi helwîsteka giştî û berfireh heye. Ew nikarin bi kiryarên leşkerî tinê bêne çareserkirin. Niha em hêvîdarin ku welatên endam hindek jêderan bêxne xizmeta vê meselê bi şêwekê ku xelk û rêberên civakê bibne beşek ji giftugoyê. How do we talk to people? How do you address grievances? Wekî rêveberiya Amerîka daye xuyakirin, rûbirûbûna Daeş ne tişteke ku di demeke kin de bi dawî dibe. Lêbelê ew ê planeke demdirêj be, tê de gelek fakter dilîzin berî ku Daeş bi temamî were têkbirin. Ji niha heya wê çaxê de ew ê gelek guhertin jî pêre bên. Sîrwan Quço, Dengê Amerîka.
جارك عادي بخير هاتن تماشا كرنا كورت كونكشن وكنالي NRT. سروكي أمريكي باراك أوباما وقماندارين لشكري أمريكي لقال كابدستين برافانيا ولاتين بياني كوم دبن جبو قوتو بيشكرنا بزافين هفبنديا وان يا شري مليتان دولة إسلامي لإراق وسوريا. رابورت الميديا لتركيا رادجهين كفروكين شر ين حكمتي إيريش برنسر شروان بارتيا كاركرين كردستاني PKK أبا كمين أوبراسيونا أسمانية حكمتيا جي دمكو قوتو بيجن آشتي بري 2 ساڵان دنێڤبەرە حکومەتی و PKKدا دەست پێکرین. ئیرانی گەڕەکە نوح یا دانوستاندنان ناوکی لەگەڵ ئەمریکا و ئەوروپا دەست پێ دکە ئەڤە ژی تێ لە دەمەکی و باوریەکە نوح لە جەم سەرۆکی ئیرانی حەسەن ڕۆحانی پەیدا بووە کۆڕێکەتنە دکارە لە مەهابێ وەرە پێک ئینان. کار بەدەستین عێراقێ دەبێژن نێریشبەرێکی خواکوژ ئۆتۆمبیلا خۆ ئاژۆت ناف خاڵەکە پشکنینە پۆلیسان لە ڕەندەکە کازمیە یا بەغدایە دە ئەنجامدا دەهان کەس هاتن کوشتن و بریندارکردن. جارێکادی بەخێر هاتن تەماشەکردنا کورت کونەکشن. ئەرێ ئەمریکا چاوە ڕەوشە کۆبانێ تێدگەها. چما هەتانەها کوردین ڕۆژئاوا نەهاتنە یان نەکەتنە تەرازووا هێزێ دشەڕێ داعشدا. سرەدەریا ئەمریکا دەگەڵ وڵاتین و گومان هەیە پشتەوانیە داعش دکن چاوایە. داعش چاوە دەستگەهین یان قازانجی ژێ میدیایە جڤاکی وەردەگرا. دەرشاد عوسمان چالاکوانی کورد شارەزایە کۆمپیوتەران و پاراستنە زانیاریان و ئاگەهیان میوانێ بەرنامەیە. دەرشاد گەلێک بخێراتی باشە نها ڕەوشا کۆبانێکی هەیە و ئەمریکا چاوە تێدگانوی شەڕی لە کۆبانێ دەبە. براستي اف دمكي جلكي دري شرفان اي كوباني شركي جلكي بخرت بتاع 10 بيكت فيل كوباني ايرو جلك نوتشين باشتين جو داعش باش فافجاريا وشرفان كرد سيجوند برناج هانا جندكي جرد بيجن تل الشعير او كندكي باش دوري كوبانيا لبلد او وقت جي ام دبينين جو امريكا جالك دوجي جالك ليخستن داعش كر 12 ساعة لسرهف يعني شري إيريشي داعش تكر أفتشتك جالك باشا هشت جو شرفانين كرد بيش فبكيفن براستي بالي بس يعني ما أمريكا شاطئ دقها في شري أمريكا شاطئ بري خد في شري زانم تنقلنا كار بدستان كوم بيد چند روزن بريدا تايبز بشتي مثلا كوباني جرم بوي أو شاطئ دقها براستي أمريكا تا كوباني افجاري كمين امريكا جو اف دي كونكشن كي بكردارا تشيتكي بيجو هري البريا اوبوزيسيونا سوري جبولو از بينم تشت كلكي بيش فتشن امريكا ايرو باش تزاني جو بخوازي اليكاريا كرد بكيان بخوازي جهه جو كرد ليبن داعش لي نمني في هرب كردارا باخفه جبولو از بينم تشتكى جلك باش بيش فتشي امريكا براستي ناخوازي ايرو بشكل كي مباشر برام بيجن بيدرا باخفه جبولو هشت جو هرمي كردستان جي ايرو افرونشتنا جو تشي بود ناف بيدي او سروكن بارتين دي جي تشيبه از بينم جو بري دروجا جي سفير امريكا لسوري بسروكن كرد رونشت وجوارا مساجه كي شاندن بيديرا جو ان اوجد خوازن بارا برونن لي بلي تشتن هنا دفي بيك باش او چما نابي جنيان چما جموان كوباني نخما خماك مثلا يعني خماوان يا بيشينا از دبینم گو کوبانی نخما بیشی بو اف هفتی کی چو لبلی وقتی شروانین کرد گلک باش الكوباني شرع داعش كرن امريكا كر خما خوي بيشي 12 ساعات دو يريش داعش دكرن تركي جي براستي بارشكي گلك منزن ليد ليزه اف دولة عربية جو بوم بارشكي ج اف يريش داعش جي وك سعودية وقطر او جي ناخوازن جو دوسيا كرديش دستي بكفي دستي امريكا وج دستي تركي دركفي جبولو جي از دبينم امريكا ناخوازي بشوايه كي خرت هري كردارا كاربكي باشا بقشتي كردي روش آفا چما هطانها كتنا ترازوها هيزا وبخوا شر داعش ديكن كاريجرترين هيز لسر عرضي وشر داعش ديكن ام بنرن تشتات جيوسياسي براسي الروجافا اريكاري ناكي تركي الجورا افجي تشتكى جلكي اريكاري ناكي خلكن كردنا نكارن بهساني هرن تركي ورنجي نكارن اريكاري بكن الخواري اوبوزيسيانا سوريا جي اريكاري ناكي لبلي او علاقين نافبرا هرمي كردستان جي وكردين
روجافا نقلكي باش بوجي أفتشي أريكاري نكر جبولو أزد بينم كردا وداعش هين كرد براستي جهي قناصنا عندنا باش تشرق وداعش ده لأم هيفيت كان بشتي أف تشتين شيبو باش بقشتي أمريكي وصا ديارنا كو أوي بشتاخو بكردا قرن بكن لجهة كي ميديا أمريكي دي بيجا شرفان هاري زيركو هاري كاريجر لسر أرضي كردن چه بيشمرگا لهاري ماكرستان عراقي چه يابكي و بيادي لروش آوا چه هزيندين كو شردكن دقال هندي جي نابيجا كو أوي بشتاخو بكردان قرن بكن چما براستي امريكي جو بشتاخو گرم دكه گلكي بكردن هرمي كردستاني العراقي او جيت تشتكى باشا اللي بالي كردن روجافا جبونا اف مساله سياسي كو اف كونكشنال نافرا بيدي و بي كي كي اف تشت كو بچكي سستبكي اللي بري ايرو ام دبينن على الاقل نافرا امريكا وتركي گلك خراب بو هاي مرحله كي گلك نباش جبولوجي ترك دسبيت امريكا دسبيكر جو بشكل كي مباشر جو بكردارا باخفي تشتكى گلك باشا از دبينم بكير اخفي امريكا امريكا بقالك كسن امبيجند كي ان سي بارتين كردي ايدي روجافا بورا رونشت بيدي رهين رونشتا بكسن جو بسربخوا وك مبرونشتن بقالك خورتين ديجي رونشتن مساجن هنا شاندن جو تخوازن بيجهم بي ديجي او مساج از دبينم جو براستي نرينا مدا بي ديجي وي حاضر بيجو اوفتشتا بيك بيفينه بشتي افرونشتا والجل سروكي هريم بشتي وينا از دبينم في امريكا دس بيك كوب كورد باشا كردين باكور كردين تركيا باكيكي بقشتي خلق خو وصاد بينن كو بشكن جمسلا كوباني تديني بشتفاني وعندك سر سنور هرچند پراني وان خلقي پنابرين كوباني نه هريمنا كو دربازي سنور بنا اديسان قالك بشتفاني لوانتي كن وكك شيء كش خورا داني يعني وكو دوزا خداني پیش بینی چه دیکی برسوان چه با دمک دریشتر از دوینم کردم باکور او بریما ای مزنون پارچه هری گورن اش بولو اوجی خود بینن يعني پارچه هری گوره اری پارچه هری گوره هری مزنا ویجش بولو تخوازن اوجی آری کاری بکن افتش تک آد دوی براستی کنکشن کی باش دناف برا کردن روج آوای و بذات پیاده و کردن باکور جیش بولو اوجی آری کاری دکن آری کاری کرد مثلا از دبینم جی چونکه آیسز کرداد بیژن کردن باکور بیژن آیسز گلک آری کاری هاید دریات حکومت ترکیش بولو اوجد بینن دویت شتکی بکن الوی مسئله ام هفید کن گوکوبانی اف کنکشنا باش چه که ناف ما کردن روجاوا و ناف کردن باکور جی باش ام بید مثلا امریکا تدویجی مثلا کو یاپگی یان پیادی یان پارتیین بهز لروش آوا پتر تاگرین پکیکینه یان سیبرا پکیکینه لوما امریکا بچكي بهجداري سردريه دي قالوانا ديكا اري اف لقل امريكا دبيجي افتشتا رئيسي براستي امريكا سي نقطاني رئيسي دبي في وقتي جو بي دي جوهرتن امريكا هربن بي دي ربي اخافن يا كمين تشت اف كونكشنال ناف براوانا او بي كي وبراستي امريكا هربن فشيرين يعني بي دي اوجي دسبيكا ويدا جشت كادري بي كي من الروجا فاجبولو دسبيكر اد دوي اف كونكشنال ناف برا وبرا بيجن بالانس على ناف برا بي دي وريجيم سوري خوفك شاند روجافا وهجت جو بي دي كنترولي هريما كردي السوري بكي اف نقطه دوي اساسيه بي دي قالك خورتن جبارتين دي قرتن قالك استنجيكر البراستي سر كردن دي چالك فانين كردن دي جي امريكا تخوازي افتشت فبي وبراستي ام قشت خوازن افتشت فبي ام قشت خوازن كرد ببن بارچاكي جوي تشتا گوچيت بي القومي انا الروجابا بري چندكي صالح مسلم هفسروكي بيادي چو تركيا خلقي قالك بيجبيني هندي ديكركو وي تشتكي بمعدم تركيا او داخواز كديا هيزين ويل سر عادي شر ديكن رنگا غورينك شيبا لي تدبيني تشتكي نبوياك يا دويجي لدمكو وقتي تغوتي تجي دسبيكي غوتيكو بيادي يعني يبكي هناك بيشكاتن كرنا هنا گوندش درستي 11 درخستنا تركيا تي اللي بكي دا مثلا چما تركيا نكاره ديگل كردين سوريا تشتكي بكا افكاري كي بكا براستي خويايا تركي دخوازي البي دي بكي البخي واليبكي بخي دريا داعشتا
ام فتشت قالك خويايا وجبولو جي تركي جي ايرو الجهن قالك جهن بي كي كي خست الهكاري براستي تشونا صالح مسلم تركي قالك باش مو متخست جو خويا بكي تركي تخوازيجما وتركي وقو ما فهم كر سي بوينت سي نقطة نخوستن ج بي دي كي جوانا جو خب يكجار كانتوني خب يكجار خراب كانوا بتيكفن اوبوزيسيون سوري اللي مخابن اوبوزيسيون سوري بهترين جوانا بيشكري داعش تكن اگر اوبوزيسيون سوري اوبوزيسيون باشو رخصتي با كردوي قبول بكن يعني يا بكي قبول بك كانتوني نخا نهي لو بكافن اوبوزيسيوني اج دسبيكا جوجا عول جو اوبوزيسيون سوري دسبيكر جو بلانكي خدينه جو تشاوا سوري وبيبي بشتي رجماع اسد بتشي نهشت جو كرد ببن بارچكي جينا برايكي براستي بيج بولو جي بي دي خوكشاند جوي مساله وبهترين كردان خوكشاند جوي مساله از دبينم ايرو اف مساله هات سري اوبوزيسيون سوري كيم جوانا اليكاريا كردا ايرو دكن لكوباني ياند دو يان سي بارچانا جيش الحر اليكاريا كردا دكن وكيدي براستي دبيجن بعلاقه ما بيشرنينا بله دلشاد از قال كده قازم هر بحثي امريكا بكم بحثي سياسي دين امريكا بكم زان تور نزيكين دك نافان دين سياسي لر امريكا وبلكي بوچن وان دي بينو لسر مثلا شر نكون هذا بانها شر داعش لهريمي لرشلات نافي العراق لسوريا بحث بازاري هر كسي لر امريكا جامعه خاص ام بتر بحثي امريكا بكم سياسه امريكا هم برفينا بتايبت جي هم بروان ولاتن كو جمان هيا اليكاريا يان بشتفانيا داعش ديكن وكي تركيا وكي عربستان السعودي وكو ولاتن كندافي كو نافيوان هاتي قوتن تدبيجي امريكا وسط تدقها كو تركيا هلوستي بتشاوايا يان بيوان ديوان نخوش بنا بيوان دين امريكا ديقال تركيا نخوش بنا لسر لقال دولتي يان لقال ولات لقال حكومتي يان لقال ولاتي تركيا ازو خازن فينا بزانم چكو تركيا ولاتكي هفبندي امريكا وانداما كانت وامريكا بلكو نكارا بتركيا بي بيوندين باش دقال تركيا بمينه براستي وقت قلت تركي بارچكي قلق جوريش شتاغو ايروتشيت بالسوري بارچكي حريم اظن براستي اوبوزيسيون سوري يشتكل التركينا جيش الحرب بارچي وانا سروكن وانا يشتكل تركي دمينن جبولو جي امريكا امريكا نكاري تشتكي بكي براستي بشيفه بيخي يعني سياستك لاوازا ازولود بينم لبلي في داويه دا افتشتا كونفليكتا تشيبو اف اسكارم بيجم على قدنا في برا تركي وامريكا بشكي خرابو جبولو دا سبيكر جو بكردارا بشكلك مباشر دا اخفي افجي براستي وقتي ما يقوم كاربك النسر باش ديقال بيجي ديقال كردارا باخفه بس ديار نسل استي بلندي سياسي بارتين سياسيين كردي وتايبجي بارتين بهيز ده هريمي يعني لسوريا بقشتي دقلوانا باخ بمخابن ما حز ذكركو امريكا راستوخا دقلوانا دانستاندري بكا دي اريكاري راستوخا بوانا بكا تو اگهداري روشا بنابرين كوجو كوباني درافن وخلكي دبل چه هاي انها تشتري براستي كوباني فالا بوا دبيجن نافرا حفصت تا هزار كسن خلكن كوباني الكوباني معنا اف كسن جو مالباتا وانا شردكن القليه بقى ناخوازن دفجه بقرن يان مرين يان جو بيو باجار فغيرين وكي ديك اشتك رفيان وتشون تشون تركي لبلي بري دروجه هرمي كردستان رياخو فكرجي جو خلكن كوباني دكارن بريا تركي هرن درباس بن هريما كردستان ساعتان خوش لسيرفي مساله وكي دين قالك كردن كوباني لسر سينوري دمين النيو روشوان شوي روشوان مروفاني خوارن بخوارن خيفات معنوان يعني جمارة قالك ما ظنها يعني كي اليكاريوان دكا براستي قالك حكومات اليكاريا بنابرا دكن وتركي جي كدولة جي براستي باش وكو قوتي بونا زانا قوتشاوا اليكاريا بنابرا بكن وكا قوز قالك اخذيم خوارناوا باشا اللي بلد كان بعد ادمينن قالك جوانا خصن قو بچن كردستاني جي وكي دي از دبينم باشي ماشا وتركيا رينا دوان هاتونو شنا بصنا هيجي بكن رابورتين كو عمده اوادب دلشاد عثمان تو شارزا تايبت من دي كمبيوتر هاي زانياري وباراستنا اگهي زانياريان ما دو خاص تورد ما هي به بينما لسر مساله داعش وميديا با امزانن داعش دزگهك فرميا وان بناوي داعش تنيا بناوي دولة الإسلامية هرچند دا قالك جي رابورت هندك ويب سايت وهندك جهادات كفن بناوي وانا لي وان راقهاندنا كفرمينينا لي ازدبينم راقهاندنا جهان التفدي خدمتها بدايا
چاوا داعش دکارە وێنا بکاربینە داعش وەکو ئەی کەس گۆ ئیرۆ لەسەر تەکنۆلۆژی بکار دەکەی ji بۆ گۆ پرۆپاگەنداش خۆرچێکش بۆ گۆ ئامادە ببێ سەرڤێ جیهانە سەر ئینتەرنێت داعش gelek باشە چکم gelek پرۆفیشنال خەلکێن پرۆفیشنال ئێگۆلکە گەل داعش کار دەکەن پارچەنەش داعش زانیا خۆ بکار دەکەن زانیاریا خانە بکار دەکەنش بۆ گۆ ئالیکاریە داعش بکێ ئەس دکارم بێژم داعش ئیرۆیەکیش باشترین وەگوتی گروپەکە گۆ تەکنۆلۆژی باش بۆ خۆ کار دەکێ باش ئەو دەکوی درێت سووریا و عێراقێدا یان خەڵکیوان هەنە لە دەربە لە جیهندی وێنا دەکەن خەلکیوانە هەر دەری هەنا ئەمکارم بێژن لەسەر عردێ ئەف خەلکێن گۆ ئەم بێژن فرۆنتلاین یان لە خەتا یەکەمین ئێگۆ کامێرە دەستێوادە یان ئێگۆ مۆنتاژ دەکەن ئەو دەکەن ئەو سەر عردێنە وەکی دی بکارئینە بکارانانە تەکنۆلۆژی چاوەکارن خۆڤەشێرن سەر ئینتەرنێت ئەف تەکنیکا سکیوریتی بکاربێنن ئەف گشتێکش دەرڤەنە ئەز باوەڕ دەکەم تشتێک دیژی هەیە براستی حکوومەتن مەزن وەک گەورە وەک ئەمریکا وەک بریتانیا ئێگۆ کۆنتترۆلە پارچەکی مەزنش ئینترنێت کۆنتترۆل دەکەن کارن وا بخن کارن وا بەشێرن کارن وا ڕاکنش زەر ئینتەرنێت ناکەن چکو براستی ئەف معلومات ئەف ناو تشتا گۆ داعش دەکەی گشتێک تێبرەیە ئینتەرنێت ئەوە وەکو گوتی سۆرسەکە مزدەرەکە باشە ژوارە گۆ بزانبن ئیرۆ داعش چتکێ و کود خێ و چتکەن و کینە باشە چما وان بڕ ناکەن یانی بە دەر ناکەن یانی بڕێکێکی کوونە ئەف سەر بڕینە ڕۆژنامەوانە ئەف کوشتنا خەڵکی هەرچەندە استراتیجیا وانە وان دەبێنی شا خەڵکی بدون گوها ئەڤ ئەمن ئەمریکا وانکارا دەکەن خەڵکی سەر دەبڕن خەڵکی دەکوژنش بۆ ترسا خەڵکی جوانە هەبە چما وانە بە دەر ناکەن چما ڕێل وانە ناگرن چما نایل و ئەو نەگەها خەڵکی و پتر وەسا بکنش داعش بترسن ئەس دەبینم بەڵانسەک هەیە ناوبەرە ئەف ئینفۆرمیشنە گۆتێن درێیا داعش دەترێیا ئینتەرنێت و ناوبەرە گۆوا نوواڕاکن درێیا ئینتەرنێت ئەس بینم ئینتەلیجنس کمیونیتی استخباراتی دووەلی دخوازن گۆ ئەڤرێ بمێنن دخوازن گۆ داعش بمێنێ ئەکتیڤ لەسەر ئینتەرنێت سۆ بزانن ئەسیدارم ئەو بەرنامەتە چی کریش بۆ پاراستنا زانیاریە تایبەتی ڕۆژنامەفانە ئالیکاریەوان نەکرد و خزمەتەوان نەکرد بە دەبی مەسەلەدا ئازیزان دشاد عوسمان شارەزایە کۆمیتەر و زانیاریان ئەم گەڵکی سوپاسیەتە دکەن نێزیکی هیویدارن هاتنێت خوۆشمە نەبڕی سپاس دیسان بخێر هاتن تەماشەکردنا کورد کونەکشن و کەناڵی ئینارتی گەلی تەماشەوانین هێژا و بهیڤیا ساغی و سڵامەتیە وەنە ji ber ku berbelavbûna bisanahî û billez yan şiyana îbola vê nexweşiya ku tirsek mezin xistiye dilê karmendên saxlemiyê li Amerîka û li çendîn welatên diyên cîhanê jî ji bo rêgirtinê li vê nexweşiya li çend welatên Efrîka derketî. Amerîka rênimayiyên tund danîne ser hatin û çona li firokxana û herwesa vederkirina tevaya wan kesên ku nexweşin yan vegirên vê nexweşiyê dîtîn. Raportek taybet li ser îbola. کارمەندانی بواری مادە مەترسیدارەکان ماڵی پەرستیارەکەی شاری داڵەسیان خاوێن کردەوە ئەوەی دەگوترێت لە بیستەکانی تەمەنیدایە و تووشی نەخۆشی ئەیبۆلا بووە و هاوسەکانی لە دڵە ڕاوچەدان. بە دڵنیایەوە ترسی هێناوەتە ئاراوە لە داڵاس کە دەگاتە ئێرە ناو شەقام و کۆڵانەکان و کارمەندانی تەندروستی بە جل و بەرگی خۆپارێزیەوە دەبینن ئەمە بێگومان ترس دەهێنێتە ئاراوە. کەرەسەی خۆپاراستنی پرۆتۆکۆلە توندەکانی نەخۆشخانەکان داڕێژراون بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بەڕوونی شکستی هێناوە و چەندان پرسیار دێنێتە گۆڕێ بەڵام چەند وەڵامێک. تامس فریدن بەڕێوەبەری سنتەری وڵاتێگرتوەکانی ئەمریکا بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشی و خۆپاراستن مەسەلەی دۆزینەوەی حاڵەتی زیاتری نەخۆشیەکە بە دوور نازانێت. بێگومان دەستکەوتوتە پرۆتۆکۆڵەکەەوە لە ئەزمموی خۆمانەوە دەزانین دەکرێت ئاگاداری نەخۆشێک بی کە ئێبڵای هەیە بەبێ ئەوەی کارمەندانی تەندروستی بکەونە مەترسیەوە دەشدانین قورسە و تەنانەت یەک درست دەتوانێت تووشی ئەو نەخۆشیێت بکە. لەسەر شکایەتێکی کۆمەڵی پەرستانی ئەمریکایی کەیتی ڕۆمەر دەڵێت پەرستاران ئەو زانیاریانیان بەدەست ناگات ئەوانەی پەرستاران بۆ خۆپاراستنیان پێویستیان پێ هەیە. کاتێک پەرستاران دووچاری ئەم نەخۆشیە دەبن لۆمەیان دەکرێت چونکە بە پێی پرۆتۆکۆلەکان کاریان نەکردووە.
ئەمەوەها نابێت. فڕۆکەخانە گەورەکانی وڵاتە گرتوەکانی ئەمریکا یاسا و ڕێسای پشکنین تەندروستیان تند کردووە بۆ ئەو گەشتیارانەی لە ئەفریقاوە دێن. بەڵام بە وتەی مایکل مەکۆڵ ئەندامی کۆنگرسی کۆماری دەڵێت هێشتا ئەمە بەهێندی پێویست نییە. ئێستا 8,000 دۆسەی ئێبۆلا هەن لەسەر هەنسەری ئافریقا 4,000یان مردوون. قسە زۆرە لەسەر ڕێگەگرتن نەگەشتە فڕۆکەیەکان. پێویستە ئێمەش هەنگاو بنین و پێداچوونەوە بکەین بە ڕاگرتنە کاتیەکەی 13,000 ویزادا کە لەم ناوچەیە دێنە دەرێ. مەترسیا ڕوو لە هەڵچۆکان ئەو وڵاتانی تێپەڕاندووە ئەوانەی حاڵەتەکانی نەخۆشی ئێبۆلایەن تێدا تۆمارکراون و بنیامین نەتەنیاهوی سەرۆکوەزیرانی ئیسرائیلی دەڵێت ئەمە نەخۆشیێکی جیهانیە ئێمە هاوکاری لەگەڵ وڵاتانی تردا دەکەین بێلەوەی سنوورەکانی خۆشمان دەپارێزین. دکتۆر ئیان سمیت لە ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت بەڵام پاساو بۆ ترس نییە و ترس یارمەتی دەر نابێت. ترس لە توشبوون بە نەخۆشیەکە لە جیهاندا خێراتر لە ڤایرۆسەکە خۆی بڵاوبۆتەوە. لەم کاتەی دڵڕاوچەی ڕوو لە هەڵچوودا هەندێک هەواڵی ڕەنگە باش هەبێت و بەرپرسانی تەندروستی ڕووسی دەڵێن ئەوان چەند ڤاکسینێکیان لە دژی ئێبۆلا بەرەم هێناوە و ئامادەن تاقی بکرێنەوە. مرۆڤ و گیاندارە شیردەرەکانی دیکە تووشی ڤایرۆسی ئێبۆلا دەبن. بە 2 ڕۆژ هەتا 3 هەفتە دوای توشبوون بە ڤایرۆسەکە نیشانەکانی دەست پێ دەکات و بریتین لە تا لێهاتن و گەر و ئێشە و ئازاری ماسوولکە و هەروەها سەر ئێشە و پاشان ڕشانەوە و سەکچوون بە دوایدا دێت. هاوکات کاری جگەر و گورچیلەکان سس دەبن. کۆنتترۆلکردنی تەشەنەکردنی نەخۆشی ئێبۆلا پێویستی بە زنجیرەیەک خزمەتگوزاری تەندروستی هاو ئاهەنگ هەیە. هەتا ئێستا هیچ چارەسەرێکی دیاریکرا و بۆ ئەم نەخۆشیە لە ئارادا نییە. سمکۆ عزیز دەنگی ئەمریکا. ئیبۆلا نەخۆشیەکە کوترسێک مەزن خستیە دلی خەلکی و تایبەت لە وڵاتین ڕۆژئاوا ji ber ku nexweşeka zû zû belav dibe û helbet vayrosa wê yan vegirê wê nexweşiyê bi nexweşiyê dimre zû zû. Ev ca ev nexweşiya ku li Efrîka peyda bûy, Ewropî û Emerîkî jî jê ditirsin li rojhilata navê li welatên weke Iraqê û Sûriya jî Daeş bûye nexweşiyeka serdemî. بله تماشاوانین کورد کنکشن جرال واشنطن جدنگی امریکا و تماشاوانین کانالین NRT لسلیمانی سپاسیا ودکین هطانها وندقلمه معنا سلافین تایبت جه توایا کارمند و تیمی کورد کنکشن اگر و پشکک جوی برنامه ندیت با و نگهن بن توایا به برنامه هندکارن سردانا مالپرن دنگی امریکا یان دنگی امریکا بکن بکرمانجی بسرانی هلبت و هر وصا وندكارن فيسبوكي ما بنافي كرت كونكشن تماشا بكن برنامج ما لسروي وندكارن ببينن وندكارن ببن دوستين ما ين تويتر يجي او جي كرت كونكشنا روجا شميه امي بجهين ديداروا هطاوي دمي وهمو دمان هر شادو بختور بنو صلافو ريس جي تفايا هفكاران خدا حافظ.